هەروەها زیادەڕەوی لە کەلوپەل و لە سیارە و لە ئەم شتانەیە لە ماڵ و خان و دروستکردن ئەوانە بەڕاستی ئیسرافێکی زۆرەکەین خۆمان. یعنی وای پێ هاتبوو وامان نەزانی ئەو خانوویە کە دروستەکەین ئیتر مردن نەما تەواو بە شێوەیەک دروستمانە کرد ئەنواع و ئەشکاڵ شتمان تیا بەکارهێنا و بیرمان لەوە نەکردووە کەسانێک احتیاجی کەمترین شتن کە ئێمە لەو شوێنە سەرفەکەین. جا ئەبێ ئاگامان لێ بێ خەڵکانێکەیە براکانم لیباسیان نییە بیکەنە بەر، خەڵکانێکەیە سیارەی پاریان نییە ئەسڵەن بە سیارەی کرێژ بڕۆن بۆ ئەملا ئەولە، خەڵکانێکەیە لە ڕاستیە 50 متری هەبێ لەسەر ئەم زەویە خانوویەکی تیا بکە لەگەڵ ئاودەس و حەمامێکە لەوانەیە بڵێم ئیتر بڵێ خوایە هیچم ناگەرەکە مەلیکی دنیا خۆمم. بەڵام ئێمە ئەنواع و ئەشکاڵمان هەیە، چەند خانوو لەوانەیە خەڵکمان هەبێت چەند خانووی هەبێ، چەند متر خانۆکەی گەورەیە، چەند قات خانۆکەی بەرزە، بەڵام لەگەڵ ئەوەیشا شکر ناکە، لەگەڵ ئەوەشا لەوانەیە هەر بە تەمای زیاتر بێ و زیاتر بێ خوا پەنامان بدە.